ڕێخستنەوەی پەیوەندیەکانی یەکێتی لەناوخۆ و دەرەوە بەرنامەیەکی گرنگی دوای ئەنجامدانی کۆنگرەی هێزە سیاسیەیە. بەکردداری کارکردن و چالاکردنی پەیوەندیەکان ڕاستەوخۆ بەسراوەتەوە بە هاوسەرۆکانی حزبەوە و دیدار و کۆبوونەوەی جیاوازیش بۆ جێبەجێکردنی بەرنامەکان لە ڕێگەی مەکتەبی پەیوەندیەکانەوە کاری جدیان لەسەر دەکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە برەوی داوە بە پەیوەندیەکانی، چکە ئەهەمیەتی پەیوەندیەکان ئەو کات لە لای جەنابی مام جەلال یەکێک بوو لە جمگە ئەساسیەکانی دەستپێکردنەوەی شۆڕشی نوێ. کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بە چاوی گرنگیەوە سەری پەیوەندیەکانی کردووە. بۆچی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە پێناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بووە، دوجارە بەرهەمەکەی بۆ ئەوان بووە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەمیشە کە پەیوەندی کردو پەیوەندیکی هاوسەنگ لەو ڕێگەیەوانێ خۆی ڕیستار کردوەوە ناو کۆمەلگای نێودەوڵەتیە. ئەوە بوو لە زۆر بوارە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان فریای کۆمەڵانی خەڵکی کوردستان کەوتووە. لە دوای کۆبوونەوەی سەرەتایم هەفتەی هاوسەرۆکی یەکێتی باڤڵ تاڵەبانی لەگەڵ بۆردە جیاوازەکانی سەر بە مەکتەبی پەیوەندیەکان پێشنیار و کێشە و چارەسەرەکان خرایە ڕوو تا یەکێتی پەیوەندیەکانی لەسەر ئاستی ناوخۆ عێراق و هەرێمایەتی و دەرەوە چالاکتر بکات. ئاشکرایە دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان هەست دەکرێتەوە نوێبوونەوەیەکی بەخۆ بینیوە. ئەنجا مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەشیان بۆردی پەیوەندیەکانی دەرەوەشی بەشێکە لەوانە و ئیستاکە جوولەیەکی یەکجا فراوان هەیە و پەیوەندیەکی یەکجا فراوان دەستی پێکرۆ لە هەموو ناحیەکانەوە، چ لە کوردستان و چ لە دەرەوەی وڵاتش. لەبەرەوە بەڵێ هەست دەکەین بەوەی کەوا گۆڕانکاری بەڕێوەیە. لە نێو لایەنە سیاسەکانی باشووری کوردستان یەکێتی بە کاریگەرترین هێزدا دەنرێت لە ڕووی زۆری پەیوەندیەکانی و لە دوای ئەنجامدانی کۆنگرەی نێوبوونەوە و کەمبوونەوەی تووژبوانی ڤایرۆسی کۆڕۆنا دەستکرا بە دیدار و کۆبوونەوە لەسەر ئاستی سیاسی لە ناوخۆ و دەرەوە و لە داهاتووشدا کارەکان چڕتر دەکرێتەوە. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.